چیرۆکی یەکێک لە داهێنەرە گەورەکانی مرۆڤایەتی کە بەهۆی دایکەوە چەندین داهێنانی کردووە و 1300 ئامێری گرنگی داهێناوە. دیارترینیان گڵۆب بوو کە جیهانی ڕووناکردەوە، ژیانی تەواوی مرۆڤایەتی گۆڕی. بیهێنا پێش چاوی خۆت داهێنەرێکی گەورە لە قوتابخانە بترسێت. لەبەر ئەوەی تێگەشتنی لاواز بوو، قوتابخانەی جێهێشت و گەڕایەوە لای دایکی. لێرەدا ڕۆڵی دایکی دەردەکەوێت. دایکی بڕیاریدا لە ماڵەوە فێری بکات. کاتێک تەمەنی 9 ساڵ بوو، دایکی بە ڕێگایەکی جوان فێری کرد و وای کرد زانستی خۆش بوێت. لە تەمەنی 10 ساڵیدا پرسیاری لە دایکی کرد دەربارەی تاقیگەی کیمیا لە ماڵەوە. ئەویش ڕازی بوو. هەموو ئەوەی بەدەستی هێنابوو فرۆشتی بۆ کڕینی پێویستیەکانی تاقیگا. تۆماس دەستی کرد بە کارکردن لە تاقیگەکەدا و هەوڵی دەدا بۆ بەدەستهێنانی شتەکان. لەو کاتانەدا دایکی چاودێری دەکرد. هۆکار چییە؟ ئەدیسۆن گڵۆپی کارەبایی دادەهێنێت. دایکی نەشتەرگەری بۆ کرا و ئازارێکی توندی هەبوو، بۆیە لە نەخۆشخانە مایەوە. پزیشکەکە وتی ئێمە پێویستە تا بەیانی چاوەڕێ بکەین، لەوانەیە نەتوانێ بژی. لەو کاتەدا ئەدیسۆن بیری کردەوە پێویستە چارەسەرێک بدۆزێتەوە. گەڕایەوە بۆ تاقیگەکەی و 99 ڕێگەی سەرنەکەوتووی تاقی کردەوە بۆ دروستکردنی گڵۆب. ئەتوانیت بیهێنیتە پێش چاوی خۆت کە بە 99 ڕێگە سەرکەوتوو نەبوو. بەڵام لە هەوڵی ژمارە 100 ئەو سەرکەوتوو بوو لە داهێنانی گڵۆپی کارەبایی کە بۆ ماوەی 40 خولەک ڕووناکی بڵاو کردەوە. دواتر ئەو داهێنانە بەناوبانگەی ڕاگەیاند. ئەگەر بۆ ماوەی 40 خولەک ڕووناکی هەبێت، دواتر بۆ 100 ساڵ دەمێنێتەوە. ڕۆژێکیان تاقیگەکەی ئەدیسۆن ئاگری کرد. ئەدیسۆن بە براکەی وت مەهێڵە دایکم ئاگرەکە ببینێت یان دەربارەی ئەمە بزانێت. کاتێک ئاگرەکە تەواو بوو، تاقیگەکە بە تەواوی لەناوچوو. تۆماس سەیرێکی براکەی کرد و وتی ئەم ئاگرا یەک سوودی هەبوو. براکەی پرسیاری کرد و وتی ئەوە چییە؟ ئەدیسۆنیش وەڵامی دایەوە و وتی هەموو هەڵەکانمان سوتاون، ئێستا ئێمە ئەتوانین دووبارە دەست پێ بکەینەوە. چیرۆکێکی جوان. ئەوەی ئەدیسۆن کردی زیرەکی نەبوو، چونکە لە قوتابخانە شکستی هێنا، بەڵکو لە سەدایەکی زیرەکی بوو، لە 199 هەوڵدان و بەردەوامی بوو. تۆ ئەتوانیت ئەمە بە چیرۆکێکی مێژووی ناو بنیت، یان ئەتوانیت بڵێی خۆشەویستی دایک موعجیزە دروست دەکات.